بۆچی دەبێت کلیساکان ئەندامەتیەکی ماناداریان هەبێت؟ ئەندامەتی کلیسا چەمکێکە کە بە شێوەیەکی دەقاودەق ڕاشکاوانە لە ناو نووسراوە پیرۆزەکاندا باس نەکراوە. زۆربەی نامەکانی پەیمانی نوێ نووسراون بۆ کۆبوونەوەی ناخۆییەکان، یعنی کلیسا خۆجێیەکان، لەگەڵ ئەو ڕێنماییانەی کە تایبەتە بە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ یەکتر لە ژیاندا. بۆ نمونە یەکەم و دووەم کۆرنسۆس، گەلاتیا، هەروەها فلیپی. هەرچەندە بە درێژایی مێژوو و لە ڕۆژگاری ئەمڕۆشدا ئەندامەتی کلیسا هەبووە لە کلیساکاندا، بەڵام بەداخەوە ئەمڕۆ زۆربەی کلیساکان ئەندامەتی فەرمیان نییە. ئایا ئەندامەتی کلیسا ئینجیلیە؟ ئایا گرنگە؟ من باوەڕم وایە بەڵێ. ئەمە چوار هۆکاری سەرەکین کە بۆچی وەڵامەکە بەڵێیە. یەکەم، هۆکاری خواناسی یان لاهوتی. بە واتایەکی تر هەندێک ڕاستی هەن دەربارەی ئەوەی کە خوددا کێیە و چی ئەنجام داوە. ئەمەش یارمەتیمان دەدات کە بزانین بیرۆکەی ئەندامەتی کلیسا لە ئینجیلەوە هاتووە، نەک لە مرۆڤەوە. کاتێک خوددا بوو بە هۆکاری ئەوەی کە تۆ جارێکی تر لەدایک ببیتەوە، واتە ئەو پەیوەندیەکی نوێ لەگەڵت دروست کردووە. من و تۆ پێشتر بەهۆی یاخیبوونمانەوە لە خوددا دوور بووین، بەڵام خوددا کە دەوڵەمەندە بە بەزەیی، بڕوانە ئەفەسۆس بەشی 2 ئایەتی 4، ئێمەی زیندوو کردەوە و ئێمەی هێنا بۆ ناو خێزانەکەی خۆی، تاکو لە ڕێگای ئیسای مەسیحەوە بە گوێرەی خواستی خۆشحاڵانەی وەکو منداڵی خۆی لە خۆیمان بگرێتەوە. بڕوانە ئەفەسۆس بەشی 1 ئایەتی 5. بەنعمەت خودای باوک ئەوەی لە دەسەڵاتی تاریکی دەربازی کردین و ئێمەی بۆ شانشینی کوڕە خۆشەویستەکەی گواستەوە. بڕوانە کۆلۆسی بەشی 1 ئایەتی 13. ئەوانەی پێشتر دوور بوون لە خوددا بە خوێنی مەسیح نزیک بوونەوە. بڕوانە ئەفەسۆس بەشی 2 ئایەتی 13. ڕێگایەکی تر بۆ ئەوەی بڵێن کە ئێمە بەشێکین لە شانشینەکەی مەسیح، جەستەی مەسیح، گەلی خوددا یان خێزانی خوددا، ئەوە دەتوانین بڵێن ئێمە بووین بە ئەندامی کلیسا. لەبەر ئەمەیە یەکەم کۆرنسۆس بەشی 12 ئایەتی 13 پێمان دەڵێت هەمومان بە یەک ڕۆح بۆ یەک جەستە لە ئاو هەڵکێشراوین. ئەندامەتی لە کلیسای گشتی جیهانی کاتێک دروست دەبێت کە خودای ڕۆحی پیرۆز بە ڕۆح یەکمان دەخاتەوە بۆ جەستەی مەسیح. بەهەرحاڵ ئەندامەتی لە کلیسای خۆجەیی کاتێک دروست دەبێت کە ئێمە لەگەڵ باوەڕدارانی تر یەک دەگرین لە شوێنێکی دیکەی ئەم جیهانە. ئەمە ئەو شتەیە کە من لێرەدا جەختی لەسەر دەکەمەوە. ناتوانی ببیت بە ئەندام لە کلیسای خۆجەیی تا پێشتر نەبیت بە ئەندام لە کلیسای گشتی جیهانی، ئەویش لە ڕێگەی گۆڕینی باوەرەوە، یعنی تۆبەکردن و باوەڕهێنان. ئەندامەتی کلیسا ڕەنگدانەوەی ڕاستی یان حەقیقەتی خواناسی پەیامی مێزگینیە. دووەم، هۆکاری پەیمان بەستن. پەیمان بریتیە لە ڕێککەوتن یان پەیوەندیەکی بەرپرسیارانە. باوترین نمونەی پەیمان پەیمانی هاوسەرگیریە، ڕێککەوتنێک لە نێوان ژن و مێرددا هەیە کە پابەندن پێوەی و بەڵێنیان بە یەکتر داوە. پەیوەندی نێوانیان بە بەڵێندان بە یەکترەوە بەسراوە. کاتێک ئێمەش دەبین بە باوەڕدار، ئەوە دەبین بە بەشێک لە پەیمانی نوێ. پەیمانی نوێ وەک سوێندێکی یاسایی وایە کە خوددا بە گەلەکەی خۆی داوە. بە کورتی خوددا بەڵێن دەدات کە خودای ئێمە بێت، لە گوناهەکانمان خۆش بێت، ڕۆحی خۆیمان پێ ببەخشێت، یاساکەی لەسەر دڵەکانمان بنووسێتەوە بۆ هەتا هەتایە لە ناوماندا نێشتەجێ بێت.
وەڵامی ئێمە بە چوونە ناو ئەم پەیمانە ئەوەیە کە بەڕاستی شوێنی بکەوین و دڵسۆز بین بۆی. بە واتایەکی تر بەکارهێنانی وشەکانی یەرمیایە. ئەوان دەبن بە گەلی من و منیش دەبم بە خودای ئەوان. بڕوانە یەرمیا بەشی 32 ئایەتی 38. ئەمە ڕەنگە ڕوون بێت کاتێک دەبیت بە باوەڕدار شتەکان دەگۆڕێن. تۆ پەیوەندیت لەگەڵ خوددا هەیە کە بەرپرسیارەتی دەخاتە ئەستۆ بۆ شوێن کەوتنی. بەڵام زۆر جار لە بیرمان دەچێت کە ئەم پەیوەندیە پەیمانیە لەگەڵ خوددا دەمان خاتە ناو پەیوەندیەوە لەگەڵ ئەوانی تریش کە ئەمەش بەرپرسیارەتێکی ترە. بە واتایەکی تر خوددا تەنها بانگی نەکردوین بۆ بەستنی پەیوەندی پەیمانی تەنها لەگەڵ خۆی، بەڵکو بانگی کردوین بۆ بەستنی پەیمان لەگەڵ خەڵکانی تریشدا. لەبەر ئەمەیە ئێمە دەبێت ئەندامێتی کلیسامان هەبێت. کاتێک ئێمە بەشداری کلیسایەک دەکەین واتە ئێمە ڕازی دەبین یان بەڵێن و پەیمان دەدەین کە بەرپرسیارەتی یەکتری بگرینە ئەستۆ. ئێمە ڕازی دەبین لەسەر فێرکاری بنەماکانی باوەڕمان. ئێمە ڕازی دەبین لەسەر ئەوەی کە بە یەکەوە کار بکەین بۆ بڵاوکردنی مزگینی. ئەندامێتی کلیسا دەربڕینی پەیوەندی پەیمانی ئێمەیە. سێەم، هۆکاری مزگینیدان. مەبەستم ئەوەیە کە لە ڕاستیدا ئەندامێتی مانادار لە کلیسادا بەشێک لە بەها و شێوەی مزگینیەکە دەگەیەنێت. مەبەستم چییە؟ ئەندامێتی ڕاگەیاندنی ئەندامانی کلیسایە بۆ یەکتری و هەروەها بۆ جیهان دەربارەی ئەوەی کە دانپێدانانی ڕاستەقینە چییە و دانپێدانەری ڕاستەقینەی مزگینی کییە؟ یەکێک لە بەرپرسیارەتیە سەرەکیەکانی ئەندامانی کلیسا هەرسەنگاندن و پشتڕاستکردنەوەی دانپێدانانی باوەڕی ئەو کەسانەیە کە دەیانەوێ ببنە ئەندامی کلیسا و پاشان بە بەردەوام هەرسەنگاندنی باوەڕ و ژیانی ئەندامان. بۆ ئەم بابەتە بڕوانە مەتا بەشی 18 ئایەتی 15، هەروەها یەکەم کۆرنثۆس بەشی 5 ئایەتی 1 هەتاکو 13، هەروەها دووەم کۆرنثۆس بەشی 2 ئایەتی 6 هەتاکو 11. بە واتایەکی تر ئەندامەکان بە جیهان دەڵێن ئەمە دانپێدانانی ڕاست و دروستی مزگینیە. بەهۆی بەردەوامبوونی ئەندامیەتیانەوە کلیساکە دەڵێت ئێمە لەگەڵ ئەو براو خۆشکانە دەبین لەسەر ئەوەی کە چۆن نوێنێرایەتی ئیسا دەکەن لە جیهاندا. ئەندامێتی مانەدار پشتگیری شایەتی دانی مزگینیمان دەکات. ئەندامێتی پەیامی مزگینی و باوەڕداران دەگەیەنێت بە جیهان. چوارەم، هۆکاری پراکتیکی یان کردداری. بۆ ئەنجامدانی ئەو شتانەی کە ئێمە وەک کلیسا پێویستە بیکەین دەبێت ڕێگایەک هەبێت بۆ دۆزینەوەی ئەوەی کە ئایا ئێمە دەربارەی چی قسە دەکەین کاتێک دەڵێن کلیسا. من ئاماژەم بە بەرپرسیارەتی تۆ وەک باوەڕدارێکدا. ئایا بەرپرسیارەتیت بەرامبەر هەر مەسیحیەک کە لەسەر ئەم هەسارەیە دەژی بە هەمان شێوەیە؟ نا، بە دڵنیاییەوە نا. من و تۆ ناتوانین لە هەمان کادا پابەندی جێبەجێکردنی بەرپرسیارەتی ئەو پەیمانە بین لەگەڵ ئەو خۆشک و بەرایانەی کە لە کوردستان و عێراق دەژین. تەنانەت کلیساکەمان ناتوانێت بە تەواوی لە بەرامبەر هەموو باوەڕدارانی شارەکەشمان بەرپرسیارەتی پەیمانی کلیسایی جێبەجێ بکات. بە هەمان شێوە قەشەکان بانگ دەکرێن بۆ ئەوەی چاودێری مێگەلەکە یعنی ئەندامەکان بکەن بۆ زانینی ئەوەی کە ئەوان حسابێک پێشکەش دەکەن. بڕوانە ئیبرانیەکان بەشی 13 ئایەتی 17. مێگەلی کێ؟ کام مێگەل؟ چۆن بزانین کە ئێمە حسابەکەمان پێشکەشی کێ دەکەین؟ پەترۆس دەڵێت پێشکەشی ئەو مێگەلەی خوددا کە لە نێوانتاندایە.
بڕوانە یەکەم پەترۆس بەشی 5. ئەندامێتی یارمەتی ڕابەرەکان و ئەندامەکان دەدات کە تێبگەن ئەوان بەرپرسن لە کام کەسانەوە. هەروەها ئەمە لە چەمکی ڕاستکردنەوەی کلیساشدا دەبینرێت. کاتێک ئیسا ئامۆژگاری شوێن کەوتوانی کرد بۆ گەڕان بەدوای ئەو برایەی کە گوناهی کردووە، ڕوونە کە مەسیح باسی کەسێک دەکات کە ئەندامی کلیسای خۆجەییە و لەژێر سەرپرشتی کلیساکەیدایە. کردداری سەرزەنشکردن و لە کۆتاییشدا دوورخستنەوە دەبێت لە کلیسا ڕوو بدات، واتە لە کۆمەڵگایەکی باوەڕدارانی ناسرا و دیاریکراودا. دیڤەر کتێبی کلیساکە یەکێک لەو شێوەغازانەی کە دەیگرینە بەر بۆ یارمەتیدانی خەڵک بۆ تێگەیشتن لە مانای ئەندامێتی کلیسا ئەوەیە کە قەشەکان خەڵک فێر دەکەن لەبارەی کۆمەڵێک شتی بنەڕەتی وەک مانای بوون بە ئەندامی کلیسا، بەرپرسیارەتی ئەندامی کلیسا، باوەڕی کلیسا و دەستوری کلیسا. دەستوری کلیسا بریتیە لە یاسا و ڕێنمایەکانی کلیسا لەبارەی ژیانی کلیساییەوە. هەروەها کۆبوونەوەی ئەندامێتیمان هەیە. لەو کۆبوونەوەدا دەرفەتی ئەوەمان هەیە گوێ لە شایەتی ئەو کەسانە بگرین دەربارەی گۆڕانی باوەڕیان. هەروەها پرسیاریان لێ بکەین لەبارەی ئەوەی کە ئەوان باوەڕیان بە چی هەیە و چۆن تێدەگەن لە مەزگینیەکەی مەسیح. هەروەها گفتوگۆ دەکەین دەربارەی ئەوەی کە ئەوان پێیان خۆشە چۆن و لەکوێ خزمەت بکەن. ئەم کۆبوونەوەیە زۆر یارمەتیدەرە لەبەر ئەوەی دڵنیامان دەکاتەوە کە ئەندامی کلیسامان هەیە کە بەڕاستی لەدایک بوونەتەوە و دەرفەتێکیش دەدات بۆ ئەوەی بتوانین ڕوونی باسی بینین و دیتگای خزمەتی کلیساکەمان بکەین بۆ ئەندامە تازەکان. ڕەنگە هەندێک کەس ئەندامێتی فەرمیان پێخۆش نەبێت، بەڵام جگە لە ڕوونی سوودەکرداریەکان لە هەمان کاتدا بەڵگەی مێژوویی و ئنجیلی دەربارەی هەبوونی ئەندامێتی فەرمی هەیە. لیستی ناوی ئەندامان لەوانەیە بەباشی لە کۆنترین کلیساکانی مەسیحدا بوونیان هەبێت. بەڕاستی دروستکردنی لیستی ناوەکان لە کلیساکاندا کارێکی ناموو نەبوو. کلیسا سەرەتاییەکان لیستی ناوی بێوەژنەکانیان هەبوو. بڕوانە تیمۆساوس بەشی 5 ئایەتی 9. خدا خۆی لیستی ناوی هەموو ئەندامەکانی کلیسای گشتی جەهانی واتە هەموو باوەڕدارانی لە نێو کتێبی ژیاندا تۆمار کردووە و هەڵی گرتووە. بۆ ئەم بابەتە بڕوانە ئاشکراکردن بەشی 20 ئایەتی 12. کلیسای کۆرنثۆس دەبوو بزانێت چەند ئەندامی هەیە، چونکە لە دووەم کۆرنثۆس بەشی 2 ئایەتی 6 پۆلس ڕێنمایی کردن لەبارەی زۆرینەی کلیساوە. کلیسای کۆرنثۆس نەیدەتوانی بزانێت زۆرینەی کلیسا چەندە لە کاتی دەنگدان ئەگەر نەیزانی با تەواوی ئەندامانی چەندە. ئەندامێتی مانەدار یارمەتیمان دەدات بۆ ئەوەی بزانین ئێمە بەرپرسین لە چ کەسانێک بەهۆی پەیوەندیەکانی پەیمانە نوێیەکەمانەوە. هەروەها بۆمان ڕوون دەکاتەوە کە ئێمە لەژێر بەرپرسیارەتی کێداین و هەروەها بەرپرسین لە کێ بەوەی کە دەبێت چی بکەین و چۆن بیکەین. ئەندامێتی کلیسا دەبێت لە پیش نەبێت بۆ باوەڕداران، لەبەر ئەوەی خوددا تەنها بانگمان ناکات بۆ ناو پەیوەندی پەیمانی لەگەڵ خۆی، بەڵکو لەگەڵ خەڵکانی تریش. ئایا ئەندامێتی کلیسا ئینجیلیە؟ بەڵێ، باوەڕم